وەڵی ئەو پیاوە زۆر سەیرە، نە ئێمە و نە ئێوە و نە جیهان و نە ترەمپ و نەخۆشی لە خۆی دەگا. چەند هەفتەیەک لەمەوە بەرکاکە گوتیان تەواو ئاگر بەس دەکرێ و یەک دنیا سەرکردەی وڵاتان کۆبوونەوە و قسەیان کردو کاکە ئاگر بەس دەکەی تەواو ئاگر بەس دەکەم. ئاگر بەستەکە واژووکرا و چەند ڕۆژێک ئاوا بە بێدەنگیمانەوە کەچی ئەوڕۆ ئێوارێ بنیامین ناتانیا هۆک توێتی خێرا فریاکەون هێرشیان بکەنە سەر لێیان دەبیان کوژن. ئێ کاکە چ بۆ بوا دەکەی؟ چ مەوزوعە ئێمە ئاگر بەسمان نەکرد؟ وەڵڵا لەو ماوانە تەرمێکیان ڕادەست کردوینەوە حەماس کە ئەم تەرمە 2 ساڵ لەمەوە پێش ڕادەستیان کردوینەوە واتە حەماس فێڵی لێ کردوین تەرمی پێشوویان پێفرۆشتوینەتەوە ئەمە شتیوا قبوڵ ناکەین و هێرشیان بکەنەوە سەرجا تقریبان 3 هێرشیان کردوونە سەر و تایە 2 کوژراوی شەیە. ئەو کاتێک کە ڕێکەوتنەکەیان کرد ئاگر بەستەکەیان کرد دۆناڵد ترامپ زۆر وەسفی کردن وتی ئەهاوانە چەند پیاون بە قسەی من دەکەن بەس ئێستا کە دیسان قسەیان شکاندووە دەبێ هەڵوێستی دۆناڵد ترامپ چ بێ. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە سەردانی وێبسایتی 964.kr بکەن.